بەڕێز بێتن کاکزانە دیارە ئێمە ئێستا لە ساتەکانی کۆتایی بانگەشەی بڵین لە ساتەکانی کۆتایی پرۆسەی هەڵبژاردننی تایبەت داین لە قەزای سۆران چەند خولەک شێشی ماوە بۆ ئەوی کۆتایی بە پرۆسەی دەنگدانی تایبەت بێتن من لە یەکێک لە بنکەکانی دەنگدانم لە قەزای سۆران کەوا بنکەی شەهید دکتۆر عەبدوڕەحمانە دیارە شێوازی دەنگدان کەوا چەند خولەکێک پێش ئێستا ئێمە ئەم ئامارەمان وەرگرتووە لە قوتابخانەی زێڕین لە قەزای سۆران لە کۆی 1623 دەنگ